24 ساڵ بەر لە ئێستا و لە هەلومەرجێکی نائاسایی عێراق و هەرێمی کوردستاندا هاوکات پرۆژەی ئیسلامی لە لێواری کێشە و کەوتنێکی حەتمیدا بوو، قەیرانی جۆراوجۆر تەنگی پێهەڵچنی بوو. کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕاگەیەنرا. لە ساڵی 2001ەوە کۆمەڵی ئیسلامی کە ئێستا لە ژێرناوی کۆمەڵی دادگەری کوردستان خەبات دەکات، تووشی چەندین هەوراز و نشێو بووە کە دیارترینیان دەستگیرکردنی سەرۆکەکەی و شەهیدکردنی ژمارەیەک لە سەرکردە و کادێر و پێشمەرگەکانی بوو. بەڵام سەرکردایەتی کۆمەڵ توانیان بربەستەکان تێپەڕێن و بەسەر ئاڵنگاریەکاندا زاڵ ببن. ئێستاش کۆمەڵ حیزبێکی کاریگەری هەرێمی کوردستانە و سەرمەشقی کاری ئۆپۆزیسیۆنە. ئامانج لە ڕاگەیاندنی کۆمەڵ، گەشەپێدان و فراوانکردن و گەورەکردنی پرۆژەی ئیسلامی بوو لە هەرێمی کوردستان. گرنگیدانی کۆمەڵ باکردنەوەی دەستگا و دامەزراوە پەروەردەیی و بانگەوازیەکان و هەبوونی هەزاران مامۆستا و خوێندکار و سەدان بنکەی جیاواز لەو بوارەدا سەلمێنەری ئەو ڕاستیەیە. دوایین هەڵوێستی دیاری کۆمەڵ بایکۆتکردنی پەرلەمانی کوردستان بوو کە یەکەم جارە حیزبێک لە هەرێمی کوردستان هەنگاوی لەم جۆرە بنێت. ئەمەش بەهۆی ئەو دیزاین و ساختەکاری لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا. ئەم هەڵوێستەش ڕۆژ لە دوای ڕۆژبەهای زیاتر دەبێت و پشتیوانی خەڵکی کوردستان بەدەست دێنێت. سەبارەت بە ئەدای حکومی و خزمەتگوزاریش بەشایەتی خەڵکی کوردستان نوێنەرەکانی کۆمەڵ لە کەرتە جیاوازەکان لەو پەڕی دڵسۆزیدا کاریان کردووە. لە حکوومەتدا ئەزموونی جیاواز و نەبینراویان نیشانداوە و استراتیژیانە کاریان کردووە. لە ئۆپۆزیسیۆن بوونیشدا بە پلان و پرۆژە ناسراونەتەوە و بوێری و کارامەیی تایبەتمەندیان بووە. ساڵ ڕۆژی ڕاگەیاندنی کۆمەڵ لە کاتێکدایە ئەم پارتە ئیسلامی خۆی بۆ پێنجەمین کۆنگرە ئامادە دەکات و بڕیارە لە مانگی حوزەیرانی ئەم ساڵدا کۆنگرە ببەستێت. ئامانج لە کۆنگرەکەش نوێکردنەوەی شێوازی کارکردن و هەڵبژاردننی ستافێکی نوێ و بەهێزە بۆ سەرکردایەتیکردنی کۆمەڵی دادگەری بۆ قۆناغی داهاتوو.